سڵاوتان لێبێت پەیامێکم بەدەست گەیشتووە لە یەکێک لە بازرگانەکانی تایبەت بە کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل لە وڵاتی کەنەداوە کۆمەڵێک بەڵگەنامەی بۆ من ناردووە باس لە بابەتێکی مەترسیدار دەکا چەندین بەڵگەنامەی بۆ من ناردووە بەڵام من بە مەسجێکی ئەوە دەست پێ دەکەم کە بەدەنگیش لە نامە دەڵێ زیاتر لە 1000 ئۆتۆمبیلی دزراوی کەنەدا ئێستا لە بازارەکانی عێراق و کوردستان بوونیان هەیە کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت لە کەنەداوە دەبردرێتە دووبەی لە دووبەی سەنەوی و کتابی تەزویریان بۆ دەکرێت لە مەرزەکان داخیلیان دەکەن ناوی یەک بە یەکی ئەو شوێنانەی کە داخیل دەکرێت ناوەکانی هێناوە بەڵام من حەز دەکەم بە دوواداچوون لەسەر ئەم بابەتە بکەم کۆمەڵێک کاسبکار لێرە هەن هەموو لە بواری ئۆتۆمبیل کاسبی دەکەن بازرگانی دەکەن ئۆتۆمبیلەکانش ئەگەر ببینن هەموو ئۆتۆمبیلی گرانبەهان ئۆتۆمبیلەکن کە بە پارەیەکی کەم کڕین و فرۆشتنی تێدا نیە کاک تەمەن کە خاوەن پێشەنگایەکی ئۆتۆمبیلە بە ویژدانەوە هاتە ناو بابەتەکە کە زانی بابەتێکی گرنگی هەستیار پەیوەندیدار بە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە قسە دەکرێت گوتی من زانیاریم هەیە لەسەر ئەو بابەتە دەمەوێت قسە بکەم چی هەیە کاک تەمەن سەرەتا بە خێراتتان دەکەم سوپاس وەڵاهی کاک کامەران مەجموعە سیارەی کەنەدی کە مەفروزە خەڵک ئاگدار بێ داخلی هەرێم بوون بە ژمارەی کاتی و کاتی باشە سیارەکان زۆر پاکن زۆر تازن تابلۆی کاتیان پێدرا تابلۆی کاتیان پێدراوە و لە دووبەیەشەوە هاتوون بۆ ئێرکانە و خەڵک بێ ئاگایە کە ئەو سیارانە لە کەنەداوە دزراون هاتوون بۆ ئیمارات و بەو مەرجەی ئیمارات یعنی دووبەی قبوڵی نییە تابلۆی دووبەی بۆ ببەسترێ ڕێگای پێنادا تابلۆی بۆ ببەسترێ بەس بۆ با بڵێن بۆ عێراق و لوبناان و ئەو وڵاتانە دێت زۆر ئۆتۆمبیلەکان زۆربەیان سیارەی گران بەهان دزراون و لە کارفاکسیش ئاماژەی پێکراوە کە دزراون لە کارفاکسی ئاماژەی پێکراوە کە ئۆتۆمبیلی شانسێکە بزەبێت ڕقەمی شانسەکەی دەڵێ ئەم سیارەیە دزراوە باشە و بە سعرەکەی فەرقی هەیە لەگەڵ سعری سیارەی تر و ئەو سیارانی کە دێن مەفروزە بۆ خۆی کە لە کەنەداوە دێن و دامیان پێوە نییە بە ئیبراهیم خەلیل داخل بن بەس ئیبراهیم خەلیل هەندێک معلومات ڕێوشوێنی گرتوۆتە بەر ئەو سیارانە لەوێ دەزانرێت کە بێزەمانن بەوێ داخل نابن هەر نابن یان زەحمەتە داخلبوونی مستحیلە لەوێ یعنی ئەمە ئێستا یەک بە خۆمان کە سیارەیەکی دەکڕین کە تابلۆی ئیبراهیم خەلیلی پێوە بێ ژمارە کاتیەکەی ئەمە زۆر متمەئینین کە ئەم سیارەیە زەمانە ئەی چۆن داخل دەبی ئەگەر بەوێ نەبێ باشماخ وەکو معلومات ئێستا سیارەمان لایە بە ئیبراهیم خەلیل داخل بووە کاتی دهۆکە و مواسەفاتی کەنەدیە باشە ئەو سیارەیە ئەگەر دامی نەکردووە پێویستی بە چاکردنەوەی نییە بۆ بە ئیبراهیم خەلیلدانایە حتمەن دەبێ بێتە مێرسین و لە مێرسین بێ بۆ داخلی کوردستان بێتن و مەسارفیشی کەمترە کە لە کەنەداوە بێتن بۆ هەرێمی کوردستان نەک بچێتەوە دووبەی و بێتەوە بە ئێرکانە تۆ بەسەرهاتی بابەتێکت کرد گوتی باخیرەیەک دەستی بەسەردا گیراوە چۆن ئەم باخرەیەک لە ئیتالیا دەستی بەسەردا گیراوە هەندێک سیارەی بێزەمانی کەنەدیتیایە سیارەی احتیاجی تێدایە بە زەمان تاجرەکان ئەوانی چەند دەبی دەستی بەسەردا گیراوە ماوەک پێش ئێستا یان 10 ڕۆژ دەبی 10 ڕۆژ دەبی 15 ڕۆژ دەبی یعنی ئۆتۆمبیلی خەڵکی کوردستان بۆ کەس هەبوو یعنی بە زەمانی تێدابووە و بێ زەمانیش تێدابووە لەبەر بێ زەمانەکە گیراوە پۆلیسی ئینتەرپۆل دەستی بەسەردا لە ئیتالیا ئەوە یەکەم جاریان زۆر جار دەستی بەسەر سەد چیە تۆ لەسەر ئەم بابەتە ئەمن بە نسبەت ڕانجلۆڤەرە بێ زەمانانەی 2015 و 16 ئەگەر پێشتر داخل بووە بە حقت کێشێکی گەورەی کۆمەڵاتی لێکەوتۆتەوە یعنی ئەوەی پێشوش نەکەرەوەی ئێستا ئەوی پێشوو بە تاکیت زۆر کێشەکان ئەو سارە ڕانجلۆڤەرانە مۆدی 14 و 15 و 16 ئەوانە پێشتر خوار مۆدی داخل نەدەبوو بۆ نمونە 2015 تێدەگەی ڕقم شاسییان دەگۆڕی دەیان کردە 16 بەس فقط ئەوەی کۆمەڵاتی لێکەوت ئەدی بە تاکیت کێشەم برە ڕەفیقمەیە ئەو ڕۆژێ ساری ئاوا فرۆشتە بێ زەمان بوو دەرسوە هەفتا ڕقەمتی لە بازارە فرۆشتەوە زەرەی گەورەی لێکەوتەوە هەراجی کرد بەڵێ کێشەیەکی زۆر بەس لە کۆڵم بە تاکیت کێشێکی زۆر زۆری لەسەر ئەو سیارانە زۆرن ئەو سیاران بە تاکیت باشە تۆ دەڵی چی بۆ ئەم بابەتە
کاکامەران مەسەلەی ئەو بابەتە زیاتر بێتەنسیقی بینی حکوومەتی ئێمە و ئەنتەرپۆلە چۆن یعنی چۆن مۆزوعی بێ زەمان لەگەڵ دزیاری فەرقی هەیە دزیاری شتێکە و بێ زەمان شتێکیکە بێ زەمان زیاتر ئەوانان کە مۆدیلەکانیان دەستکاری کراوە لەبەر خاترەوەی کە داخل بن ئەو کاتیش کە داخل بوون پاڵپشتێکیان هەبووە کە داخل بووە بەس ئەگەر تەنسیقێک هەبێ لە نێوان حکوومەتی ئێمە و ئەنتەرپۆل ئەو کێشانە ڕوبەڕووی حکوومەت دەبێتەوە نەخەڵک تووشی ئەو نوع کێشانە دەبێت و نەخەڵک تووشی ئەو زەردانە دەبێت یعنی تۆ دەتەوێت پۆلیسی ئینتەرپۆل لەسەر تەنسیق هەبێ لەسەر حدودەکان تەنسیق هەبێ بۆی ئەو کێشانە دروست نەبن ئێستا کۆمەڵێک کێشە ماوەتەوە سارەی 2014 15 BM Range Rover هەموو ئەو سیارانە هەموو کێشانە ئێستا بڕۆ گومر کۆمەڵێک سیارە دەستی بەسەردا چیراوە کابرا گوناحی نییە پارەی پێداوە بۆ سارەی کڕیوێتی وایە بێزەمان بێ یان نی بێ زەمان بانێت خراپ بە هیچ نەوەک نابێت کێشەی لە دروست دەبێت ئامانجی بەرنمەکەم خۆشیارکردنەوەی خەڵکی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانە پرسیهێنانی ئۆتۆمبیلی دزراو یان دەستکاری کراو خەڵکی کوردستانی کردوتە قوربانی بەشێکی زۆری لە خەڵک کردوتە قوربانی ئەم گەنجە ئەم بەڕێزە ئۆتۆمبیلێکی گرانبایی کڕیوە ئێستا هاتووە ماوەیەکی زۆرە ئۆتۆمبیلەکەی دەستی بەسەردا گیراوە دەمەوێت لە خۆیەوە چیرۆکەکە جێبیزبی ئۆتۆمبیلەکەت بە چەند کڕی چەند دەبی دەستی بەسەردا ئۆتۆمبیلەکە بە 5 دەفتەر لە 23 2022 کڕیت پێشتر کڕیمە مەسەرەن بە مانگێک ئەو کات ڕۆیشتوە تا معاملاتی بەناوکردن و ئەوانەی بۆ بکرێ سیارەکە ڕۆیشتۆتە فەحەس کراوە وتیانە بڕۆ گومر لە گومرە حەدس کراوە ڕقەمی هەمویان ڕقم هەولێر سەنەوی هەولێر سیارەکە 2016 دواتر پۆلیسی هاتوو چۆ گومرگ زانیوێتی کە ئەمەوە سیارە دەستکاری کرا ئەم سیارە و 5-6 سیاری کەشە لەوێ ئێستا حالیان چەند ئۆتۆمبیلی ئەوها لەو شێوەت بینی و پارەکە چەند بوو چەند دەستی کردبوو بە 20 دە زیاتری کردووە و بە هەزاران سیارێ و هاش پێشتر کراوە و پنتە کراوە و ئێمەش لەسەرەوە مەساسە کڕیمان ئێستا تو بووە قوربان ئێستا 6 مانگەوا دێ نووسراویان کردووە بۆ بەڕێبەتی هاتوچۆی سلێمانی هاتوچۆی هەولێر هاتوچۆی دووە ڕقەمی سیارەکە هەولێرە هەولێر باشە سەرەتا چی ئەو ڕقەمی وەگەر تابلۆیەکەی وەرگ ئێمە نازانانی ئێمە پێ تو بەس پارت پێ ئێمە بەس هەولێرە و چیان پنتە ئاکرێ بەناوی خۆتەکرێ و کڕیمان باسی زمانیان کرد بێ زەمان وچیانە و ڕوپیە و ئەڕێ زیاری نییە دەستکاری نەکراوە ملیۆنە گڕامێ و تاوا هەر ئەوەندەیە ئەوەندێ ئێستا تۆ تووشی کێشە بووی ئەو کتابە نووسراوە کە لە وەزارەتی ناخۆ دەرچوو آخر ڕۆژە ئەڵێ لە بەرەبرایەتی گشتی گومرگێک لای بکرێتەوە ئەوە چەند هاتووسێ ئێرە و تەبعاً هەمووی بە جوهدیمە لە سلێمانی و لە دووهۆک لە هەولێری شەتان ئەو نووسراوەمان تاوا کردووە 6 مانگی بردووە 6 مانگە خەریکی ئەو نووسراوەکەی ئازادکردنی ئۆتۆمبیلەکەت هەتا ئێستاش ئازاد نەکرا ئەمڕۆ 26 2025 دەفتەریشت پێدا داواکەم ئەم ڕاتوو مێرە لایەن کاک عەبدولقادریش قسەم کردووە ئەم سیارەمان بدەنەوە کەفالەی دەوێت سیارە بە 5 دەفتەرە بە 10 دەفتەر ئێمە معروفین تۆ ناڵێی ئەگەر سیارەیەک لە سەرەتادا خراپە یان دەستکاری کراوە با داخلی کوردستان نەبێ ئێوە نەبن بە قوربان با داخل نەبێ و یانیش ئیجرات لەگەڵ ئەوانە بکەن ئەوانی داخلیان کردووە بۆ ئێمە پاشەوەی لەگەڵ کاسبکارانی پێشەنگاکانی ئۆتۆمبیل لە هەولێر قسەمان کرد هاتوومەتە سلێمانی دەمەوێت بزانم بازاڕی ئۆتۆمبیلەکانی بێزەمان لەم شارەدا چۆنە کاسبکاران سەبارەت بەم ئۆتۆمبیلانە چی دەڵێن بە شێوەیەکی گشتی لێرە بارودۆخەکە سەبارەت بە ئۆتۆمبیلی بێزەمان چۆنە؟ زانیاری لەسەر ئۆتۆمبیل زانیاریم سیارانیان سیارەکانیان گرانن ڕێبایی 4 دەفتەرە 5 دەفتەرە خەڵک لێرە ئیکا بە ڕقم بە واستە و شت دوایی لە فرۆشنجا تووشی مشکیلابێ بۆ ئەوروپا بۆ شوێنە ناخواوە سیارە ئەی گرن هەمی بەقیستەوە بەدزێنی لێ هاتەوە بەیرۆی کەن بیرە باشە واستەی شێتم دومی لە حدود دوشتەکانەوە داخل دەبێت ئاڕەوەڵە ئەمجاکۆ مەلیکانەی ژەمانەی هەمووی لەو حدود و بەغاو لە شوێنەکەیتە وڵات ئێستا بەردەوامە ئیسێش بەردەوامە هەموو ڕۆژانەیەت خزمی خۆمە یێنێت دەیهێنێ ڕۆژانە هەمی یێنێت کەسیش پێی ناڵێ ناوەڵا کەسیش پێی ناڵێ ناشی گرن بازاڕشی تێکداوە بازار تێک بازاری تێکداوە جادێ قەرە باڵە کردووە زۆرن زۆر یەک و دوان وسییان و هەزارۆوانە نین زۆر باشە
چێ دەکڕی ئەو ئۆتۆمبیل والله خەڵکانێکی ئەوەی کە پارەی سیاری باشی پێنێچێ بە 40-50 لەوە ئاخر بۆ مەلیکەکە ئاڵەوە. ئەی بۆ وانێ سێ چار دەفتەر و بێ زەمانن کاکا بەنەجان ئەم سیارانەکەیت خۆ ئەمە شتێکی بچووک نییە بتوانانی بیشاریتەوە بەم هەموو سەیتەریایەت بەم هەموو کۆنتترۆلایەتە ناو حکوومەتێرەمی کوردستانەوە یعنی کەواتە ڕێگریەکان نییە لێپرسینەوە نییە ماوەیەک ئەڵێن ئەیانگرن نایانگرن پاش ماوەیەکی تەڵسین کاک هەموو یەکەینەوە بەڕقم لە بەروی حکوومەت داهاتێکی دەسەکەوێت لەو بابەتەیە لە مێژە تۆیشی مامەڵە دەکەیت بۆ بێ زەمان ناکەێت زمانی ئەوەی نییە کە تۆ لێرەوە پێ بچیتە جنوب من ێستا بۆ منە بمێ بچم سریارێکی بەسرا بگەم لە سایتەرێک لێ وەرگن بە چی بەڵگەیم سیارەی تۆە چۆنی هێناوتە بەچی ئەوەلیاتێک ئەی بەس هەندێکیان ئەگەرم ڕابلۆی کوردستانی پێوەیە ڕقمێک ئەوەلیاتی نەبێت چۆنی ڕقەمە تۆ بەس پلێتێک نابێ بەڕق باشە چۆن دەکری خەڵکێک چەند دەفتەرێک دۆلار بەو ئۆتۆمبیلانە بدە کە زمانی نییە ئەوەش تەڵە بە حەزە ینی منیسەوەکو خودی خۆم حەزم پێی نیە لەوانەیە پێم خۆش نەبێت سربێکی یاسا بکەم لەوانەیە کۆمەڵی خەڵگەڵێ پارەیەم ئەی خەمە ئاوە یا ئەبێت بە سیارێکی نابێ بەڕ سوور دەزانێت ئەو کەسی کە ئەی ڕێسوون ئەزانێ بێ زەمانە ئەی چۆن نازانێت سیارێکی ڕقم بای هەش دەفتەرە تۆ بێ ڕقمێکە یێنی ئەگەر ڕەنج ڕۆڤەرێکە بای 6 دەفتەر 7 دەفتەر دلار ڕقمی سلێمانیا هەولێری پێوە بێت تۆ بێ ئەوەلیاتێک یێنێ 2 دەفتەر و نیوسێ دەفتەر لە سیعری خۆی کەمترە ینی نازانێ بێ ڕقەمە ئەزانێ بێ ڕقەمە نابێ بێ زەمان بێتە کوردستان بێ زەمان لە سنوورەکانەوەێت بە کڕینی سەیتەرەیە بە قاچاخێنانە لە ناو کۆنتێنەرایەنرێ لە ناو قماشایەنرێ نوعشێوە ئەوە ڕسوماتێک لە کۆڵی حکوومەت کە ئەدرێ بە حکوومەت نادرێ بە حکوومەت لەم بینایە خەڵک ئیسفادە لەو پارەیەکە بە کەمتروەری ئەگرێ ئەم سیارانی کە دێ لە چۆ داخلە بێ لە حدودەوە داخلە ئەمە بە من و تۆ ناکرێ ڕێگای لێ بگیرەوە بۆ ناکرێ بڵێ تۆمەی کڕە ئەو بیکرا کەسانە دەستڕۆشتووەیە ئەیکرێت لە هیچ سەیتەرێکیش بۆی نییە کەس قسەی لەگەڵا بکە دوای ئەوە سیاری مستعمل بۆ بێتە وڵاتەوە تۆ شەریکەی ماتە ئەوە شەریکەی توێتا هەیە نیسان هەیە ڕانجێ نازام چی هەیە بی ئەم هەیە چی هەیە ئەتوانی لەم شەریکانەوە سیارە بە سفری هات لە شوێنێکی معتەمە دەوای هێنێ کەس نییە ئەم سیارەیە بگرێت کەس نییە لە ئەنتەرپۆلا ناوی ئەم سیارەیە با لە بەروی سفر و لە شەریکەکە دەرهێنراوە ئەم هەموو پارە جواناچێتە دەرەوە ئاسنیەتە وڵاتەوە بە ناوی تۆ ئێمە 5 ملیۆن نفوسین 3 ملیۆن سیارەتێ ینی بە هەر نەفرێک و بە هەر نەفەر و نییەک و سیارێکی بەرەکەوە کاکە لە هیچ وڵاتێکاوە نەبوو بۆ حسابی تۆ بێ ئەمریکا 300 ئەوە ملیۆنە نفوسێ بێ 200 ملیۆن سیاری تا بێ شتی وا لە عالەمان نییە باشە ئەگەر سیارێک لە ئەوروپا بێ چۆن دەزانن ئەمە زەمانەیان بێ زەمانە با ڕقەمی شانسیەکەی هیچ شتێک نازانیت ینی چۆن بڵێ کەس کاتێ سیاری منەفێس دێت ئەم جویا ئەوانەی دووبەی مستعمل ڕسمی چۆن بڵێن ڕسمە هینێکەیە کۆدێکی لەسەر جامەکە نووسراوە لێ دەی تەفاسیلەکەی دەداتێ بەڵام ئەو سیارانەی کە جەنابەت باسەکەی تەنانەت ئەو شتانە هیچ شتێکی ینی لە ڕێی ئەو کۆدەوەسی ئاسایی ئەو نەوع سیارێکی بۆ نمونە ڕەنج و چەند سیارێکی گران بەهانە ئەوانە کەسی ئاسایی بەڕاستی لە وڵاتەیەمان هەیکڕێ کەسێکی بەرپرسە کە لە هیچ شۆنێک ناتوانێت بەڕاستەکەی ڕێگری لێ بکەن یا بووە سێندرێن. لە نێو بازاری ئۆتۆمبیلدا خەڵکێکی زۆر بوونەتە قوربانی کێشەی کۆمەڵایەتی لێکەوتۆتەوە کاک سەرکەوت یەکێکە لەو کەسانەی کە هەم کاسبکارە و هەمیش تووشی ئۆتۆمبیلێک بووە لە کۆتا دەزانوێتی بێ زەمانە دواتر هەوڵی داوە چارەسەری دۆخەکە بکات چۆن بزانید ئەم سیارەیە کوڕێکی ڕەفیق مات بۆ لەم لێکزیەکی 2014 بوو خاڵە ساڵی 2016 بوو لێکزەکە بای 8 دەفتەر دلار بوو شەریکەی کڕیم لە هەولێر بە 7 دەفتەر و 43 وەرەقە سیارەم کڕی هاتمەوە سلێمانی خۆم نەخۆشی سیم هەبوو ویستم پێی بچمە تورکیا برادێکی چی ئەەکەیتماوەتی کوشتنی دواویتیان نەبەوە لێکزانێت یعنی بڵێ خۆ ناویان ڕەشە ناویان فەرقیە لەگەڵ لێکزەکانی خۆمانتی بۆ کوێ بێت مەڵا کڕی ومە پێوە تەمام پێی بچمە تورکیاتی تورکیاچی بەخۆڵەوە سیارەی بێ زەمانە شاری تورکیاکی نەدەزانی بێ نەمەزانی بێ زەمان پێشی نەگوتی خێشی نەوتم بۆم بردەوە بۆ شەریکەکەی خۆی لێ وەرگرتمەوە بەس بە مەلبەتی کەمتر لێ وەرگرتمەوە بیست گەڵای لێ بڕی ئەو حالەتانە زۆرە بەڵێ زۆر زۆر سیارانە باشە بوونی باشتریان نەبوون نەبێ باش لەقیەوە سیارانەی بڵێ ئی خەڵکە تۆ سیارێکی لێ بریاتە هەتا لەو دەرناچێت فێر بوون ئەم سیارانە جیبیەسەکەی دەرەکە کابرا دێن من لە منتیقەی تورکیای فرۆشیان لە منتیقەیەکی هێنەی فرۆشێ خارجە لە سیارەکەم لێ دزرا درۆوەکە خۆی هێنێ بە خارجە لە سیارەکەم دزرا تعویزەکەی وەرگرت دوای قەمەرسەنایش هیچ زیەکەن و عقلەکەی تێ عقلەکە چەتاڵیەکەن هەمووی
ینی کۆی ئەو سیارانە هەمووی دزیار هەمی زۆری دزراوی خۆیانە لە چێوە دێ و دەچێ دەدزن ئەو سیارە ئەو سیارانە خۆیانە هێنن بڵێ لە خۆی فرۆشە چێت لە خارج وەری یەکرێ خۆی فرۆشە لە سارەکەم لێ دزان لە خارج پارە تاعی زۆرە دێتەوە خۆی چێتوە باش ئەمانە گروپن یان شخصن کاک سەرکەوت یعنی ئەوانەی کە ئێستا سیارەی بێزەمان زۆر بووە بە تایبەت باس دەوە دەکرێت لە کەنەدا لە ئەمریکا بەشێکی زۆر لە ئۆتۆمبیلانە دێنە دوبەی دێنە رووسیا زۆر دێنە منتیقی ڕوسیا دێتە تورکیا دێتەوە شوێنانە دواتر بەڵێ دواتر نە سلێمانی بە ژوارە کاتی مەلەفێستی تەزویر دەزویر لێرە ڕقمی بووە بەس ڕقم هەولێری بۆ بەس ینی هەولێر سلێمانی کە بۆ بەسترایتر خەڵک بێنە بەس ئەو سیارانە کە دێن لەگەڵەوە مواسەفاتی خلیجی ئەم وەنەوشەی من خلیجیە ئەوانەی ئەوان بڵێ ئەمریکی ناویان ڕەشە سیارەکانیان پشتی دوایانتیان نییە زۆریان تۆ لەگەڵەوە نی سیارەی بێزەمان بێ زەمان دیم شی حەزەکە ماڵەکەی لێ بسێ کی حەزەکە من سیارێکم دزراوە تا ڕۆژەیە برم قبلەکەەوە بیرم ناچێتەوە کابرێکم لێ براوە ئەمە 5 ساڵە لە منتیقەی دووسە بیان بە شخصێ بە ئامانەت بردی فرۆشتی هەشتا وەرن ئەمە من ڕۆژ 6 ساڵە وەرم نەگرێتەوە ئەو داوام کەیت و داواکی من ئەو چوو بەسەر داوای منە داوای قەید کردووە چونە بێ دزەکە داوای لەسەر بەڵێ چوە داوای قەید کردووە لەسەر من وەریشم نەگرتەوە سیارەکەم لە منتیقەی دووسە پێشم و تۆ بە تەلەفۆن وتومە چیژەڵی پارە وەرە کاکە دانیشین بەس بە تەلەفۆن قساکە وتم وڵی من لێ خۆیانە بێ لە عەبد نەترسام لە ژیانی عەمرما خەڵک لە سلێمانی ئەمان ناسێ ئەگەر بێتە سلێمانی 200,000 کێشەی وا دروستە بێ بەس لە مەحرەزەکانی سلێمانی حەقە سنوورێکی بدروستکەن هەش کە سیاری خەڵکی برد بیگرن هەتا پارەکەی نەگیراوە ئێستا نەگیراوە چەند ساڵ ئۆتۆمبیلەکە 6 ساڵە سیارەکەم براوە هاتوومەتە شوێنێک کە پشکنینی ئۆتۆمبیلە ئەم بەڕێزە کڕوێتی هاتوۆتە شوێنێک کە پشکنینی بۆ دەم سارە تۆ کڕیت بەڵە تەمای بیکڕین هێشتا نەوان کرێت جارە فاسیەکەی ئێستا چۆن دەزانی ئەو سیارە زەمانە یان زەمان نیە دزیاریە یان دزیاری وڵی بۆ مەسلەی ئەوەی زەمان بیان زەمان نەبێ و زیاتر لە ئەڵمانیا هەیە مەسەلەن سا ڕانجۆڤەر هەیە لە نیسان و لە نیسان وانێ ئەو شتە زۆر لە بازاران نییە بۆ دزرابیان زیاتر مەسەلەن پارچە دزرێڵن و دەرگای دزراویانەوە چەمەلەغی دزراوە بەڵام زەمان بیان زەمان نەبێ و سیاری وارد ئەڵمانیە لە بەریتانیا بیان لە ئەڵمانیا پشکنینی بۆ یاغی بۆکەین و پشکنینی کۆمپیوتەر و جێڕۆمەچینە و شتانی ئەتیادی ئەو وەستا بەڕێزە دەیکە وەستای گەورە سڵاو ئەندێک لە ئۆتۆمبیلانەی کە دەگوترێت لە سەرەتان ئەگەر کۆدەکەی سەر بنجامەکە لێ بدەیت بۆ دەردەکەوت چۆن دەزانین ئەو سیارەیە زەمانی هەیە یان زەمانی نییە ئەگە کۆدەکەی لەگەڵ ئەو شتێک کە لە فەحسەکەیدا دەرەکەوێت یەک بێت ئەوە زەمانە یعنی دروستە ئەگەنا یەک نەبێ و نەیخێنێتەوە ئەوە دروست نییە و گۆڕاوە دزیتیا کراوە. لە بەڕێوەبەرەتی گومرجی هەولێر کۆمەڵێک ئۆتۆمبیلی گرانبەهام بینی کە لەسەر شەقامەکان دەڕوار کەسێک کە دەیبینی خۆزگە بەوە دەخوازێ ئۆتۆمبیلێکی لەم شێوەیە لەلا بێ و لێی بخوڕێ بەڵام ئەو ئۆتۆمبیلانە کە گرانبەهان دەستی بەسەردا گیراوە لەلایەن بەڕێوەبەرەتی گومرجی هەولێر بە شێوەی ساختە فورتوفێڵی لەگەڵ کراوە وایان زانیوە کە بەڕێوەبەرەتی گومرگولانە پەیوەنددارەکان پێی نازانن بەڵام بەداخەوە کو دەبینن ژمارەیەکی یەکجار زۆر خەڵکێک کە هاوڵاتیە کڕیویەتی پارەیەکی زۆری پێداوە بۆتە قوربانی سەید بورهان بەڕێوەبەری گومرجی هەولێر لەگەڵ مەکاک سەی سڵاو لێبێ چیرۆکی ئۆتۆمبیلانە چێت چیان لێ کردووە ئۆتۆمبیلانە هەمووی دەستکاری ژمارەی شانسەکان دەکرێت لەبەر ئەوەی ئەو سیارانە زۆربیان لەوانەیە لە وڵاتی خۆیان دزیاری بن یان بە ساختە دانێ و داخلی ناو کوردستانی بکەن دەچێن عەقلی سیارەکان دەگۆڕن عەقلی سیارەکان دەگۆڕن باشە لەبەر ئەوەی ئاشکرا نەبیت کە دێتە ئەوەندە ئاسانە کاک سەید دیارە بەس عەقل گۆڕین لە فیتەرێک دەگۆڕێت یادی عەقلی سیارێک دەین سیارەکە دەکەن عەقلیان بێک دەکرێت زۆر بەشی شانسیشیان دەستکاری کرا شانسی نە کە عەقلەکە دەگۆڕێش عەقلەکە دەخیندرێتەوە عەقلی ژمارە شانسی تێدایە ئی سیارەش کە نەگە ئەو سیارە خۆیت کە داخل دەکرێت بۆ عەقڵە داخل دەکرێت چۆن ئەو فێڵەتان زانی کاک سەید ئەوە ئاسان نییەوە ئەوە جیهازێکە بوو فەحسیان دەکردی شەریکڕاندەوە بەڵام ئێستا ئیش بۆ ناکەین ئەمە ئیش لەسەر شانسەکەی خۆی دەکەین شانسی ئەسلیش ینی
بیلادی خۆی شانسی کردێ درا ئەگە دەستکاری نەکرابی ئەمە زیاتر احتمال لەسەوی دەکەین لەسەر عقل ناکەین چونکە عقل مەزالی گۆڕینی کێدەیە باشە سیارەیەکی زۆر هەیە دەچێتە دەرەوە دواتر دێتەوە هەندێکیش ناگەڕێتەوە بەڵێ ئەمە هەیە لە واقع بەڵێ زۆریشەیە زۆریشێ بەدەیان و بە سەدانیشەیە ناگەڕێتەوە نەخێر دەستی بەسەردا دەژێ ون دەبی نازان دەبێت ئەتا نمونەمان هەیە سارە ئەو نەوە سارانە لێکۆنە دەفتەریان بۆ دەراتوە دەفتەری گەشتکردن چوونە لە تورکیا یان لە وێنان لە هەر دەوڵەتێکی ئەوروپی ئەنتەرپول بیگری سیارەکە یەکسەر مساڵاتەکە دەکاو ناگەڕێتەوەش باشە لە وڵاتانی دەوروبەر بەگشتی یانش بەس دە بڵێن زیاتر کە دەچێتە زیاتر ئەوروپیەکان ئەوروپیەکان بۆ ئێرانش حالەتمان هەیە سیارە شایتمان چۆ نەگەڕایەوە نەگەڕێتەوە ڕێنمایی چییە کاک سەید بۆ هاوڵاتیان یعنی کاسب کارێک دەیەوێ ئۆتۆمبیلێ هەز دەکایەکی لەم شێوانە لێ بخوڕێت چی پێ دەڵێیت تۆ پێشی هەموو شتێک تاکیل لە ڕقەمی شانسەکە و لەگەر سنووەکەی بکاتەوە لەڕێ کۆمپیوتەر تاقیید بکاتەوە ئەو سیارە دزیاریان دزیاری نییە خاستن و سیارە گران بەهانە ئەو سیارانە ئێستا چارەنووسیان لە دادگایەک لێ هەیە سیارەتان نردێت زۆرمە سیارەشی زۆرمان نردەوە حدودی بۆ درێت کاکێ من سەبارەت بە ئۆتۆمبیلی بە زەمان بێزەمان بە پێی شەرت و مەرجەکانی ئێوە هیچ جیاوازێکی هەیە لە هاوردەکردنی بۆ نێو هەرێمی کوردستان ئەو ئۆتۆمبیلانێک کە داخلی هەرێمی کوردستان دەبن ئەمە هیچ مەرجێکمان نییە لەسەر ئۆتۆمبیلی زەمان و بێزەمان جیاواز نییە پێویستە هاوڵاتیان ئەوە بزانن بێزەمان و بە زەمان ئەوە جیا بکرێتەوە ئەو ئۆتۆمبیلانەی کە مستعملن لەلایەن کۆمپانیاکان ویە هاوڵاتێک بۆ خۆی ئۆتۆمبیلەکە دەکرێت دەیهێنێ ئەوانە زەمانیان لەگەڵ نییە کاتێک لەبەرەوەی لە کۆمپانیایەک نەکردراوەکە سێڤیسی بۆ بکە ینی پەیوەنددار بە سێڤیسەکە زەمانەکە تەنها ئەوەیە کاکێ من هەندێک لە کاسبکار لە ئەمریکا لە کەنەدا لە وڵاتانی دیکەی ئەوروپا پەیوەندیان بە ئێمەوە کردووە دەڵێن ئێستا کۆمەڵێک گروپ و بان دروست بووە ئۆتۆمبیل دەدزن دەیهێنە دوبەی بە ئەوراقی تەزویر هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم گومرگی هەرێمی کوردستان فریو دەدرێ لێرە ئۆتۆمبیلەکان و لە عێراقیش ساغی دەکەنەوە تا چەند زانیاریتان هەیە تا چەند ئەم زانیاریانە دروستن ڕاستە ئێمە ئۆتۆمبیل هەیە ئێمە ئەوراقی لەگەڵ کە کەسێک مافیایەک باندێکە طبعاً هەوڵی دروستکردنی هەموو شتێک دەکات خۆی تۆ کە ئۆتۆمبیلێک دەدزی لێ بە دەستکاری ئەو شتانە بکەین و مۆدی لە وەژمارە شانسێ بۆی نەناسرێتەوە بەو شێوەیە دێ ئێستا مەکەدا ئەگەر ئۆتۆمبیلێک دزیاری بێ لە وڵاتێک دواتر لە کوردستان تابلۆی پێدرا بێ چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە ئۆتۆمبیلان دەگوترێت بە هەزاران ئۆتۆمبیلی لەم شێوەیە ئێستا لە کوردستانە تەنانەت حکوومەت و لانی پەیوەندیدارش پێوەیە ئاگادار نییە ئەمە تا ئێستا لەسەر شتێکی ئاوا ئاگادار نەکراوینەوە پەیوەندیتان لەگەڵ پۆلیسی ئینتەرپۆل هەیە ئێمە لەو حاڵەتە بڵێن پەیوەندێکی ئەوەمان نییە بەڵام هەر کاتێشێمە داوا بکەین دەتوانین ینی لە مەرزەکان دەتوانین پشتڕاستی شتێک بکەینەوە و ئۆتۆمبیلی دیکەشکە لێرە ئێستا هەمانە دەستکاری کراون داخل بوون ژمەهرە شانسیەکانیان بڕاوەتەوە دەرهاتۆ لە حیم کراوەتەوە ئەوانە ڕێگە پێدراون ئەوانە زۆرن ئەو حاڵەتانە تقریبا دە ئۆتۆمبیل مجموعەیەکیش تاوان گەڕاندومانەوە ئەوانە ئەمە بە هیچ شێوەیەکی کاری تۆمارکردنیان بۆ ئەنجام نادرێت ڕێنماییەوە وڵی ڕێنمایم بۆ هاوڵاتیان ئەوەیە کە ئۆتۆمبیلێک دەکڕن پێویستە ئۆتۆمبیلێک کوالەتی باش بێ و هەروەها دەستکاری نەکرابێ دڵنیا بن لەوەی کە ئۆتۆمبیلە دەستکاری نەکراوە یا نەدزراوە بۆی تووشی زەدەر نەبێت چونگاتی بە هیچ شێوەیەکی ئۆتۆمبیلی دزرا و ئۆتۆمبیلی دەستکاریکردنی ژمارەکانی شانسی و ئەوانە بە هیچ شێوێشی لە ئێمە قبولکراو نییە. دزینی ئۆتۆمبیل یاخودبوونی ئۆتۆمبیلی بێزەمان لە نێو بازارەکانی جیهاندا بوونی هەیە لە هەندێک وڵات ئۆتۆمبیلەکان دەدزرێت لە هەندێک وڵاتی دیکەش ساغ دەکرێتەوە وەکو بەشێک لە کاسبکاران و لایەنە پەیوەندیدارەکان باسییان لێوە کرد باند و گروپ لە پشت ئەو کارەوەن هەندێک جارەوە ئۆتۆمبیلانەش گەیشتوونەتە بازاری عێراق و هەرێمی کوردستان بەڵام دەرەنجام چاوکراوەی هاوڵاتی لە کڕینی ئۆتۆمبیل و هەر کاتێکش هەر ئۆتۆمبیلێک ساغ بوویەوە کە دزراوە یاخود ناسنامەی ئۆتۆمبیلەکە و ڕێوشوێنە یاساییەکانی بە ساختە گیراوەتە بەر
ئەوە لە کاتی ئاشکرابوونی جارێکی دیکە دەگەڕێتەوە دەرەوەی هەرێمی کوردستان و ئەو کەسانش سەرپێچیان کردووە سزا دەدرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە کامەران بێت.